ئەزان ئەوانە چین؟ بەوتەی خۆیان ئەوانە مەلەفن. ئەوەی لە ئێستادا لە تەلەگرام ڕوئەیە قێزەونترین و ناشرینترین و خراپترین دیاردەیە. کۆمەڵێک کەس هەستاون لە ڕێگەی دروستکردنی چەند چەناڵ و ئەکاونت و گروپێکەوە بانگەشێواکەن کە مەلەف و وێنە و ڤیدۆی خەڵکیان لایە بە تایبەتی ئافرەتان. لە ئێستادا خەڵکێکی زۆر بەدەست ئەم گروپ و چەناڵ و ئەکاونتانەوە دەناڵێنێت هەر ئینسان چایەک بخشێنە بەسەر ئەم گروپ و چەناڵ و ئەکاونتانەیە قێز لە هەموو بابەتێکی ئینسانیە کاتەوە. ئەوەی کە لەمانەیە ڕوودەدا دوورە لە هەموو بەهایەکی ئینسانی. بابەتان باسکەم چۆنیە. چەند کەسێک ئەستاون چەندین پیج و چەندین چەناڵ و ئەکاونت و گروپیان لە ناو تەلەگرام دروست کردووە. لە ڕێگەی ئەم گروپانەوە بانگەشێواکەن کە مەلەفی خەڵکیان لایە، مەلەفەکانیش کە بە وتەی خۆیان باسیەکەن وێنە و ڤیدۆی نەشیاوی خەڵکە. ئەم گروپانە بانگەشێواکەن کە خەڵک ئەتوانێت ئەم وێنە و ڤیدۆیانە ببینێ، ئەیش بە نردنی بڕێک باڵانس دوو شێوازیان دوو بەشی خەڵکەکەنە ئامانج. یەکێک ئەو خەڵکی کە ڕوو ئەکاتە ئەمان و ئەیانەوێ سێری ئەم ڤیدۆ وێنانە بکە، ئەکەنە هەم بڕەپارەیەکیان لەمان دەسەکەوێت. لایەنەکەی تریشی ئەوەیە کاتێ ئەم کەسانە داخلی ئەم گروپ و چەناڵ و ئەکاونتانە ئابن لە ڕێگەی ڕۆبۆتەوە کە ئەتوانین بڵین بۆتەکانەوە، لە ڕێگەی بۆتەکانەوە کۆنتترۆلی تەواوەتی ئەم موبایلە یام ئامێرانی ئەم کەسانە ئەکەن کە داخلی ئەم گروپانە ئابن. بە هەمان شێوە وێنە و ڤیدۆی شخصی ناو موبایلی ئەم کەسانە ئەبن بۆ خۆیان، هەم بە ناوی ئەوە کە مەلەفیان لە پارەیان دەسەکەوێت، هەم بە ناوی ئەوەوە دەسەگرن بەسەر موبایلی خەڵکە و دواتر لە ڕێگەی هەزاران دۆلارەوە داتا و وێنە و فایلەکانیان ئەسڕنەوە، ئەویش ئەگەر قەرار بێ بیسڕنەوە. گروپێکی تریان لێ پێیا بۆ بەڕاستی کە ناشرینترین و قێزەونترین گروپن. ئەمانە بانگەشێواکەن کە خەڵک وێنەی مەحرەمی خۆی، واتە داوە لە کوڕان و کچاکەن وێنەی مەحرەمی چواردەوری خۆیان ئەو کەسە نزیکەکانی خۆیان بگرن و بینێرن بۆیان. ئەمان لە بەرامبەردا ئەم گروپانە دە بۆ 20 دۆلاریانەیەتێ. بەڕاستی لە ئێستادا ئەمە بۆ بە قێزەونترین و ناشرینترین دیاردا لەناو ئاپی تەلەگرام کە ئاپی تەلەگرام خۆی تایبەتە بە پەیوەندیکردن و نردنی وێنە و داتا و ڤیدۆ بە شێوەیەکی خێرا. زۆربەی ئەم حاڵەتانەی کە ڕوویاوە بەبێ ئاگاداری لایەنی بەرامبەر بووە. وێنەیەکی ئاسایی ئەم کەسیان نردووە بۆ ئەم گروپانە و دواتر ئەم گروپانە لە ڕێگەی مۆنتاژ و لە ئێستادا ژیری دەستکردی ژەتۆنە بابەتەکەەوە دەستکاریەکەن و بەوتەی خۆیان مەلەفی پێ دروستەکەن و کاتێکیش داخلی ئەپلیکیشنەکانە بن بە تایبەتی تەلەگرام بزان داخلی چ چەناڵێکە بن، داخلی چه گروپێکە بن، کۆنتاک لەگەڵ چه ژمارە تەلەفۆنێکا دروستەکەن و بەشێکیشیان ئەم ئەکاونتانە خۆیان پەیوەندی بە خەڵکەکانەوەکەن بە شێوەی عاشوایی خۆیانیان لێ نزیکەکەنەوە، داوای ئەوان لەکەن کە یەکتر بناسن، دواتر لە ڕێگەی چەند تەکنیکێکەوە لە لایەنی بەرامبەرەکەن کە وێنە و ڤیدۆ بنێرێت و دواتر لە دژی خۆی بەکاری بێننەوە. چکە دوجار داخستنی ئەم ئەکاونتانە یان ئەم گروپ و چەناڵانە تا مەرحەلەیەکە لە دوای ئەم مەرحەلەوە لە دەسەڵاتی زۆر کەسان نامێنێ و بە تایبەتی کە ئەوان وێنە و ڤیدۆکان لە خۆیان ئەرشیفەکەن تۆ ئەگەر گروپەکەشیان دابخەی یا ئەکاونتەکەشیان دابخەی ئەوان لە ڕێگەی ئەکاونتێکی ترەوە یا دروستیەکەن و یا گروپێکی تر دروستیەکەنەوە هەمان بانگەشە دەست پێەکەنەوە. ئێستا کەیز هەیە کە برا ڕسمی خوشکی خۆی نردووە، خوشک ڕسمی پورزای خۆی نردووە، پورزا ڕسمی ئامۆزای خۆی نردووە. ئەم حاڵەتانە هەیە لاتان سیر نەبێ. ئەوەی کە ئەکرێت لە ناو ئەپی تەلەگرامە بەڕاستی جێگەی ئەوەیە هەڵوێستە بکرێت، ئاگاداری بین، چکە دوجار ئەوەی کە بێتە قوربانی ئەو کەسەیە کە ئەکەوێتە ناویان و ئەکەوێتە بازنەکەیانەوە. هیوادارم هەموو لایەک سەلامەت بن.